بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وحده نصر عبده وعز جنده وهزم الأحزاب وحده وبه نستعين ونتوكل عليه، والصلاة والسلام على محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. وما بعد، هم بيشخاص زارب وزارك لخصمت دارم وبتابتي بو تكملي وبابتيك أو تكنيكانة شين بوي بقين النستي منال واتا شون توانين كبشوازكي تندرست بقينا ويكا نستی منال پرورده بکەین. بەتایبەتی ئێمە کە ئێمە پێشتر باسمان کردوتمان دوو لایەنی سەرەکیمان هەیە لە مناڵە، یەکی لە ئینسانە، یەکێکیان شعورە و یەکیان لا شعورەوە، تا هەست و نست. ئەوەی کە لە ڕێی شعورەوە ئێمە پەروەردەیەکەین دیارە جوودێکی کەمی ئەوێ، بەڵام زۆر بەهای نییە. بەڵام لا شعور کە بمانەوێ پەروەردەیەکی تەندروست بۆ مناڵێک بۆ ئینسانێک دروستکەین، گرنگترینیان ئەوەیە کەوا بەتایبەتی ئینسانە گەرویستی کەسایەتێکی زۆر گەورە و چاکی بۆ دروست بکرێ، دیارە پێویستەکە لە ڕێی نەستەوە کار بکەین. و نەستیش عادەتێکی هەیە کە بە یەکێک لەو شتانە بە کورتترین ماوە ئەتوانرێت ئیشی تیا بکرێت، و لە هەمان کاتشا بۆ زۆرترین ماوەش ئیشەکانی تیامێنێ، کارەکانی ئەمێنێ. ئێمە لە محاضەرەکانی پێشەوە دیارە باسی کۆمەڵە تەکنیکمان کرد. یەکێک لەو تەکنیکە ئەوانی کە پێشتر باسمان کردمان دیارەمە کۆمەڵک تەکنیکن و زۆرش گرنگە کە ئێمە بیزانین، چونکە ئەوەی کە زۆر مهمە ئەگەر هاتوو ئێمە توانیمان لایەنی نستی کەسێک پەروەردە بکەین، لایەنی هەستیشی یەکەوێتە ژێڕەکێفی نستەوە. ئەمە کە زۆر گرنگە هەموو ئینسانێک بیزانێ. واتە نست باڵا دەسترە لە مرۆڤە، نست کاریگەرترە لە مرۆڤە. چۆن ئێمە ئەبێ مناڵ دڵخۆشکەین، چکە بەڕێزان یەکێک لە کورتترین ڕێگەکان بۆ ئەوەی کەوا ئینسان بەردەوام نستێکی پاک و تەندروستی تیا هەبێ بریتە لە خۆ دڵخۆشکردنی کەسەکان و بەتایبەتی لە مناڵیشان. گەیشتن بە نستی مناڵ باشترین ڕێگە بۆی بریتە لە دڵخۆشکردنی مناڵ. ئەگەر ئێوە خۆتان ببینن مناڵێک یەکەم جار حتا لە مناڵی 6 مانگ بۆ دواوە ئیتر کە بۆ نمونە لە مناڵێک لە 6 مانگەوە کاتێک کە ئینسانێکە بینێ بە چۆن سەیرەکە، چۆن تەماشایەکە، یەکەم جا بە چاوکی تەرەقب بۆ سەیرەکە، بەم شێوازە سەیرەکە بزانم چییە، چۆنە، کەسەکە چی ئەکا. ئەگەر هاتوو ئەو کەسەیە بە شێوازێکی ئەتیادی وەستا، ئەو مناڵە ئیستیجابەی بۆ نییە. بەڵام ئەگەر هاتووە کەسەیە یەکسەر پێکەنینێکی بۆ کرد، یا ڕۆیکی خۆشی بۆ کرد، یا دەستێکی بۆ بەرزکردەوە، یەکسەر سەیرەکەی مناڵەکەش متابعەیەکە. ئەمە چی ئەکات؟ دواتر هەتا ئەو مناڵە ئەو نەوعە دەموچاوە، ئەو نەوعە شکڵە، ئەو نەوعە شەخصا، ئەو نەوعە ئینسانانەی قبوڵە، لەبەرەوەی کە توانیوێتی لە مناڵیە ئیسعادێکا و دڵخۆشی بکە. بۆیە کاتێکە یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە ئەوەیە کە بەتایبەتی ئێمە کە هەر ئینسانێک ئەرکی لەسەرمانە، مافی لەسەرمانە لە دەوروبەرمان، بەتایبەتی ئەوانی کە لە دەوروبەری ئێمە مناڵیش مافی لەسەرمانەوەیەکەوە هەموو چرکەکانی ئێمە هەڵدەین دڵخۆشیکەین. ینی کاتێکە ئیبینی مناڵی ناسیا و نەناسبێ ئەبێ دڵی خۆشکەی بە هەر شێوازێکە بێت. تە دڵخۆشکردنیە جاری وا هەیە کە بۆ نمونە بە شکڵێکە، بە شێوەیەکە، بە دەموچاوەکە، یا جاری وا هەیە بە ئاماژەیەکە، جاری وا هەیە بە هەدایەکی بەسیتە کە ئێمە ئێساکە زۆر جارە هەیە بەڕاستی شتێک لەوەی کە زۆر گرنگە هەدیە زۆر بەکەم بەکارهێنێ بۆ مناڵ. من هەموو جارەڵێم ئافرەتان ماشەڵڵا جانتایەکی گەورەیان پێ و پیاوانیش گیرفانێکی زۆریان هەیە، بەڵام کەچی نازانین، عەقڵی ئەومان نییە کە بۆ نمونە کۆمەڵێک هەدایەتیا کۆ بکەینەوە. کاتێک کە مناڵێکە بینی جاری وا هەیە بە نوقڵێک، بە چکلێتێک، بە شتێک، بە یاریکی بچکۆلەکە ئەیدەیتی ئەو مناڵێک یەکسەر چی ئەبێتەوە، ئیتر هەتا ئەو شکڵی لا مەقبولە بێ. تەنانەت کە گەورەش بووە گەر تۆ شتێکی زۆری بۆ نەکەی، لە کاتی گەورەبوونە تۆ خۆشەویستە بیللای مناڵە. هەموو خەڵکی بڵێت ئەو کەسە خراپە، ئەو هەر نەوعێک نەزعە و مەیلی هەیە بۆ تۆ، جا خاصە لەناو بنەماڵەی خۆتە. ئەگەر هاتو تۆ مناڵەکە دڵخۆش کرد، دڵنیا بە لەوەی کەوا زیاتر لەوەی کە کاری لێ ئەکا و زیاتر ئەو مناڵەوە لێکە کە بەرەولای تۆ بێت، کە کەسێکی گەورەی لێ دەرچوو، یەکێک لەو کەسانی لە بنەماڵەکەیە کە بە قسەی کا، بە دەنگی بکە، بە پێی ئەو بجوڵێتەوە، ئەو کاتەیە بریتێ لە بەتایبەتی بریتێ لەو هەدایانی کە لە سەردەمێکی مناڵانیە ئەیدەیتی. و خەڵکی تر لەوانەیە کە زۆر گرنگە بەتایبەتی ئەبینێت لە شوێنە ئاینیەکانە، جاری وا هەیە کە بۆ نمونە کۆمەڵە کەسی بەتەمەن هەوڵەدەن کە یعنی تەحملێکی نفسی کەمیان هەیە، تەقەبولی مناڵ ناکەن، پێیان قبوڵ ناکرێ، دژایەتی ئەکەن،
مناڵ دەرەکەن بۆی کە مناڵ نەجوڵێ بۆی کە مناڵ بەشیازێ ئەمە هەموو ئەمانە بەڕاستی سیاغە نەبوونی یان دروست نەبوونی سروشتێکی دیندارانەیە لە ناو کەسە بەتەمەنەکانە. تا من جارێکیان لە مزگەوتێکە کە بینیم پیاوێکی بەتەمەن لە چەند مناڵێک تووڕە بوو کەوتە سەریانە زۆر بەشیازێکی ناشری. دوای پێم وتم خاڵێکیان ئەگەر جەنابەت دەتەوێت ئەم مزگەوتە ئاوەدان بکەیتەوە احتیمال هەیە تۆ 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵی کە لە مزگەوتەیە تۆ زۆر بەتەمەن تۆ بتوانانی مزگەوتە ئاوەدان بکەیتەوە. بەڵام ئەو چەند مناڵەیە احتیمال هەیە یەکی 50 ساڵ مزگەوتە ئاوەدان کەنەوە گەر جوان بیانگریتە خۆ. لەبەرەوە بیگریتە خۆت دەبێت بە هەوڵ دەیکە تۆ بۆ نمونە باوکی مناڵێک بە بێنێتە نیشتی خۆت زەبتی بکە لەگەڵ خۆتا داینە دووری خەرەوە لە مناڵێکی کە تاوەکو پێ لە پێی یەک نەنن چکە زۆر خۆشە و کاتێک کە بە تەریشتی یەکەوە ئەوەستن و پێ لەسەر پێی یەکدانن و جارجار دەگاتە شەڕ لە قەش. بە حیاتی یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە تۆ ئەم مەشهەدە لە ماڵی خۆشتا جاری وا هەیە ئەمە ئەبینی بۆچی لە مزگەوتا پێت قبوڵ ناکرێ. بەڵام ئەگەر بتەوێ وێنەیەکی جوانی دینداری یا شوێنەیەکی جوانی دینت بگەینتە خەڵکێک بە حەقەت زۆر جوانە کە لەو کاتانەی کە لە مزگەوتا مناڵ دێت دەست بەسەریا بێنە. یعنی اقتراحی ئەومە کرد کە خۆزگە پیاوانی لە مزگەوتا پارە بۆ قەبرستان کۆ نەکرێتەوە ئەوەندەی پارە بۆ هەدایە بۆ مناڵ کۆ بکرایەتەوە. یعنی خۆزگە مامۆسایانی ئاینی ئەویان بکردایە بۆی مناڵەکان وابەستەکەن بە مزگەوتەکانەوە. 3 شتی زۆر سەرەکی کە کەمترین تەکلیفی تێچێ بەس دڵی مناڵ خۆشەکە. یەکێک لەو تەکلیف ئەو شتانەی کە زۆر گرنگە بریتێ لە تەعاتوفکردن و ئیشارەتدان و دەموچاوکرانەوە لەگەڵ مناڵە. دووەمینیان بریتێ لە یاریکردن، سێیەمینیان بریتێ لە هەدایە و شت بۆکردن. ئەم سیانە مناڵ دڵخۆشەکە. جاری وایە هیچی وای تێ ناچێ بەڵام کە تۆ بۆ نمونە هەر ئەو چکلێتەیە یا ئەو نوخڵەی کە دەستەکەوێت ئەتوانی لە لای خۆت هەڵی ئەگری ئەتوانی بیدەیتە بیبەخشی ئەتوانی بیکەیتە مناڵێکی پێ دڵخۆشکەی مناڵێکی پێ وابەستەکەی بە شوێنێکەوە وێنەیەکی جوان بیتە مناڵە کەمە زۆر گرنگە و بەڵام بەڕاستی ئێمە زۆر لەسەر من ڕانەهاتووین. بەڵکو بگرە گەورەکان بوونەتە دژی مناڵەکانی دەوروبەر کەچی بۆ مناڵەکانی خۆیشیان لە ماڵەوە چی بڵێ ئەوەن. مناڵەکەی خۆی لە ماڵەوە سواری ملێ بێ پێی خۆشە. ئێمە زۆر جار هەیە پیاوە بەتەمەنەکان سێری کە کوڕە زای کچە زای سواری سەر ملی باوکی باپیریە بێ بەلای طبیعیە. بەس کە دێتە مزگەوت گوێ لە دەنگی مناڵەکە بێ زۆر ئاڵۆزە بێ. کاتێککە بۆ نمونە لە یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە کە ئەبینین کەسە بەتەمەنەکان لە ماڵی خۆیانە مناڵەکان چی ئەکات بەلایەوە ئاساییە دێتە بەردەم نوێژەکەی حتا جار وایە بۆیشی پێکەنێت ناو نوێژەکەیە. بەڵام کەچی لە مزگەوتێکە کە دەنگێک دێت هەڵەسێت دوای نوێژەکە نەوعی لە خۆ نواندن دروستەکات. ئەمە چییە؟ ئەم مناڵە مزگەوت بووەتە شوێنی مناڵ مزگەوتەکان لەوتانەوە مزگەوتەکان فڵان کردووە. هەرچی ئەوەی کە لە ناو مناڵە هەیە پیسیەکانی ناکاتە پیسیەکانی ئینسانێکی گەورە. ئەبێ بیریش لای ئەوە بێ کە چی بۆ مناڵەکەم بەجێ هێڵم وەکو دین چۆن ئەیدەمە دەسی و چۆن ئەیکەمە هەڵگری دینەکەم کە من دڵخۆشیێت بۆ دروستکرد مناڵێکی تەندروستی لێ دروستە بێت. بەڵام ئەگەر هاتوو بۆ شازە نەبووی چونکە تۆ چۆن مکەلەفی بەوەی کەوا سمعی بنەماڵەکەت بدەیتە دەست مناڵەکەتەوە بە جوانی گەورەیکە ئەبێ ئاوهاش کەسێک دروستکەی بۆ دینەکە چونکە تۆ مەسئولی دینەکەشتی لە مەسئولیاتی ماڵ و سامانت زیاتر مەسئولی دینی وەخوا لێ دەپرسێتەوە کە تۆ چیت کردووە لەو تەمەنەیە. لەبەرەوە کە بۆ نمونە ئەم بەرپرسیارەتێ بێ بیزانی کە چۆن ئەیگەیەنی لە هەمان کاتیشا مناڵ هەرخۆی دڵخۆشکردنی سحەتە بۆی ئەوە زۆر گرنگە کەمە بزانە. ئێوە هەوڵمەدەن کە مناڵەکانتان بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە زۆرێک لە خەڵک ئەبینی کە مناڵەکەی ئەڵێ نەخۆشە دای مناڵەکەمان ناکامڵە مناڵەکەمان نەخۆشە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا بۆ نمونە مناڵ دایک و باوک دڵخۆشی نەکرد جیهازی بەرگری یاتە لایەنی بەرگری جەستەی مناڵ دائەبەزێ بۆیە زوو تووشی نەخۆشیەکانە بێت هەتا توانی دڵخۆشیکە. دڵخۆشبوونی بەرگری لەشی زیادەکە دڵخۆشبوونی سحەتی بۆ دروستەکە دڵخۆشبوونی تەندروستی ڕەفتاری بۆ دروستەکە دڵخۆشکردنی دروستی کەسایەتی بۆ دروستەکە دڵخۆشکردنی دروستی عەقلی بۆ دروستەکە دڵخۆشکردنی دروستی کۆمەڵایەتی بۆ مناڵەکە دروستەکە. ئەمە زۆر گرنگە کە تۆ بیزانی تۆ باشترین شت بریتە لە دڵخۆشکردنی مناڵ. زۆر جار هەیە تۆ پێداویستێکی زۆر بۆ مناڵەکە دابینەکەی لە خواردن لە هەموو شتانە
بەڵام هیچی ناگاتەوەی کەوا تۆ چۆن بتوانێت کە مناڵەکە دڵخۆشکەی. ئەمە یەکێکە لەو شتانێک کە زۆر گرنگەوە پێویستەکە کە باوکو دایکی ساغ و چاک و تەندروست بەردەوام ئیشکن یان کەسەکانی تریش بە دەوروبەرە ئەبێ بەردەوام ئیشکن لەسەرەوەیکەوە مناڵ چۆن دڵخۆشەکرێ. خاڵێکی تر لەوانەیە کە باسێکن کە هۆکارێکە بۆ ئەوەیکەوە مناڵ نەستی گەورە بێ، لایەنی نەستی پڕی بێ لە کۆمەڵەشتی جوان بریتێ لە هاوڕەتیکردن. هەتا مناڵەکە تۆ هاوڕەتیکەی ئەو تەندروستە بێ و تەندروستێکی چاکشی بۆ دروستە بێت. ئێمە هەمومان هاوڕەتی هاوڕێکانمان زیاترەکەین لە هاوڕەتی مناڵەکانمان، هاوڕەتی وەزیفەکانمان زیاترەکەین لە هاوڕەتی مناڵەکانمان. ئەخە چۆن تۆ ئەتوانی باگراونێک یا بڵێن خەلفیەتێک یا پاشینەیەکی جوان لەناو کەسایەتی مناڵەکە دروستکەی؟ باشترین ڕێگە بۆ ئەوەی کەوا مناڵەکەت ئەگەر ئەتەوێ پاشینەیەکی چاکی هەبێت لەسەر تۆ بریتێ لە هاوڕەتیکردنی مناڵەکە. ئێستا هەر یەکە لە ئێمە کە وەزیفەمانەیە سەرێکی جاری وا هەیە لە شەو ڕۆژێکا لەوەیە چەند سەعاتێکی زۆر لەگەڵ وەزیفەکارەکانمان بێت، لەگەڵ ئەوانەی کە بڵێن مۆزەفن لەگەڵمانە، هاوڕێی پیشەمان بێت، بەڵام کەچی کەمترین کات لەگەڵ ماڵای. ئەجا کە دێتی شەو کاتەیە هەرچی نەشاط و پێکەنین و دڵخۆشی هەیە بۆ دەرەوە، هەرچی هیلاکی و مانۆبوون و ڕووگرژی هەیە لە ماڵەوە. یەکسەر دیتۆی تر وا ئەزانی ماڵەوە شوێنی ئیسراحەتە، کەچی ماڵەوە شوێنی تەربیەتە، ماڵەوە شوێنی دروستکردنی ئینسانە گەورەکانە کە مناڵەکان لەداهاتوە. کاتێک کە تۆ بۆ نمونە لە پیشەکەتا هەموو تەحەمولێک دروستەکەی بۆ خۆت، بەڵام کەچی لە ماڵەوە بە هیچ شێوازێک و تەحەمولێ دروست ناکەی لەگەڵ کەسوکارە لەگەڵ مناڵە لەگەڵ تایبەتی ناتوانانی ئەو تەحەمولە دروستکەی. چەندین جا دەرچوونتە بێت لەگەڵ برادر و کەسوکارە، بەڵام کەمترین دەرچوونتە بێت لەگەڵ مناڵی خۆتا. ئەمانە هەمووی تێکدانی کەسایەتی مناڵەکانمان. ئەگەر ئەتەوێت سێری کە زۆر کەسەیەکە باوکودایکەیە کە زۆر هاوڕەتی مناڵەکەیەکە، مناڵەکەی دای مطیعترە، چاکترە، گونجاوترە، سەلارترە، ینی بە ئەمەکترە بۆ دایک و باوکەیە، لە داهاتووشا زیاتر لەگەڵا بێت. بەرەوەی یەکێک لەو شتانێک کە زۆر گرنگە بریتێ لە هاوڕەتیکردن. هاوڕەتیکردنیش دوو جۆرمانەیە. هەندێک کەسەیە هاوڕێی مناڵەکەیەتی بەڵام مراقبە، چاودێرە، نەکەی وەرە مەڕۆ، ئەمە بە هیچ یازی هاوڕەتی نییە. هاوڕەتی ئەوەیە کەوا تۆ چۆن برادەرەکە دڵت خۆشەکات تۆژە بێ دڵی خۆشکەی. هیچ باوکو دایکێک نییە دڵی بە مناڵەکانی خۆش نەبێت. ئەی باشە تۆ چیت کردەوە لە پێی ئەوەی کە مناڵێک دڵە خۆشەکات، تۆ چیت بۆ کردەوە؟ تۆ چیت بەخشیوە بە ئەو؟ تۆ چۆن توانیتە دڵی ئەو مناڵە خۆشکەی؟ تۆ چۆن توانیتە کە جوانی بۆ ئەو مناڵە دروستکەی؟ بۆ نمونە لە یاریکردنە، بۆ نمونە لە هاوڕەتیکردنە، بۆ نمونە کاتی گوێگرتن بۆی، بۆ نمونە یعنی یەکێک لەو شتانەی کە زۆر جارە ئێمە مناڵەکانمان کە دێ قسەیەکیشمان بۆ بجێڕێتەوە بۆ خەڵکی جاری وایە بە سەعات دانیشین لەوەیە قسەمان بۆ بکە بەلامانەوە ئاسایە، بەس کە مناڵەکە قسەکە ئێدەی ئێدەی یعنی بە پەلە زۆر بداتێ بۆی کەوا بە پەلەیەک شتەکە وباتێ. هەموو ئەمانە تێکدانی مناڵە.